سڵاوم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە. ئەمڕۆ چوارشەممە 24 مانگی خەزەڵوەری 1402 هەتاوی بە یارمەتی هاوڕێنی هاوکارم هاتوونێتەوە خزمەتتان بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی کوردستان، ئێران و جیهان سەرەتاش سەردێڕی گرنگترین هەواڵەکە. کوژران و برینداربوونی 5 کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە، برینداربوونی 5 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە شارستانی شووت، لە سێدارەدانی دوو بەندکراو لە زیندانەکانی سەڵماس و کرمان، ونبوونی کۆچبەرێکی خەڵکی سنە لە سنووری نێوان بێلاڕووس و لەهستان، ناڕەزایەتی کرێکارانی تازە دامەزراوی نەوت لە باشووری ئێران، مەرگی ساڵانە 50,000 ئێرانی بەهۆی نەخۆشی شەکرە و دوایین زانیاریەکان لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. درێژەی هەواڵەکان: کوژران و برینداربوونی 5 کۆڵبەر بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری بانە. ئێوارەی ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر 4 کۆڵبەر لەوانە دوو مێر منداڵی تەمەنجێر 18 ساڵ بە تەقەی هێزەکانی ڕژیم لە سنووری هەنگەژاڵی بانە بریندار و کۆڵبەرێک بە تەقەی ڕاستەوخۆ گیانی لەدەستە. بە پێی راپۆرتی گەیشتوو بە کۆڵبەر نیوز، ڕۆژی سێشەممە کۆمەڵێک کۆڵبەر لە سنووری هەنگەژاڵی بانە کەوتونەتە بۆ سێ هێزەکانی ڕژیم و کۆڵبەرێک بە ناوی یادگار ڕەحیمی خەڵکی بانە بە تەقەی ڕاستەوخۆ گیانی لەدەستا و 4 کۆڵبەری دیکەش بریندار بوون. ناسناوی ئەو 4 کۆڵبەرە بریتیە لە ئاروین محەممەدی تەمەن 14 ساڵ، ئیمان پاشناو نادیار تەمەن 17 ساڵ هەردوو خەڵکی سنە، حسەین پاشناو نادیار تەمەن 20 ساڵ و شاهۆ پاشناو نادیار تەمەن 21 ساڵ خەڵکی بانە. جێگەی ئاماژەیە کە سەرچاوەکانی هەواڵ باس لە بریندارکردنی کۆڵبەرێکی دیکەش دەکەن، بەڵام تا کاتی دەڕشتنی ئەم هەواڵە هیچ زانیاریەک لەسەر ناسناوی لەبەردەستانیە. برینداربوونی 5 کەس بەهۆی هاتنی بوومەلەرزە لە شارستانی شووت. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر بەهۆی هاتنی بوومەلەرزەیەک بە بەهێزی 5 پلەی ڕیشتەر لە شارستانی شووتی سەر بە پارێزگای ورمێ 5 هاوڵاتی بریندار بوون. بە پێی راپۆرتەکان کاتژمێر 6:28 خولەکی شەوی ڕابردوو بوومەلەرزەیەک بە بەهێزی 5 پلەی ڕیشتەر و لە قوڵایی 5 کیلومتری زەوی شارستانی شووتی لە پارێزگای ورمێ هەژان کە لە شارەکانی چاڵدۆران، ماکۆ، چایپارە، پۆلدەشت و سەڵماسیش هەستی پێکرا. بەهۆی ئەو ڕووداوە سروشتیەوە 5 هاوڵاتی بریندار بوون و زیانێکی زۆر بە ماڵی دانیشتوانی ناوچەکە گەیشتووە. ئێعدامی دوو بەندکراو لە زیندانەکانی سەڵماس و کرمان. بەیانی ڕۆژی سێشەممە و چوارشەممە 23 و 24 مانگی خەزەڵوەر حکمی ئێعدامی دوو بەندکراو بەناوەکانی زەرخاتون مەزار زەهی و ئارمان بابازادەی ئەیان لە زیندانەکانی کرمان و سەڵماس جێبەجێکرا. بە پێی زانیاریەکان ئارمان بابازادەی ئەیان خەڵکی گوندی ئەیانی سەر بە شارستانی سەڵماسە و 4 ساڵ لەمەبەر بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە ڕێگەی چەکەوە دەست بەسەر کرا. ناوبرا و دواتر لەلایەن دەستگای قەزاییەوە بە ئێعدام مەحکوم و بەیانی ڕۆژی سێشەممە حکومەکەی جێبەجێکرا. هەروەها زەرخاتون مەزارزەهی ژنەبەندکراوی بەلوچ چەند ساڵ لەمەبەر بە تۆمەتی پەیوەندیدار بە مادەی هۆشبەر دەست بەسەر و لە حاڵێکدا هیچ کات دانی بە تاوانەکەی دانە نابوو، دەستگای قەزایی حکمی سێدارەی بەسەردا سەپاند و بەیانی ڕۆژی چوارشەممە لە زیندانی کرمان ئێعدام کرا. ونبوونی کۆچبەرێکی خەڵکی سنە لە سنووری نێوان بێلاڕووس و لەهستان. بە پێی راپۆرتی گەیشتوو بە تۆڕی میدیایی کۆمەڵە، کۆچبەرێکی خەڵکی سنە بە ناوی ئەمیر مورادی لە سنووری نێوان بێلاڕووس و لەهستان ونبووە و ئەگەری هەیە بەهۆی سەرمابردوویەوە گیانی لەدەستا بێت. بە وتەی سەرچاوەکانی هەواڵ، ئەمیر مورادی 17 ڕۆژ لەمەبەر لە سنووری بێلاڕووس ونبووە و بنەماڵەکەی هیچ زانیاریەکیان لەسەر چارە نووسی نییە. بە پێی ئەو ڤیدیوانەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا بڵاو کراوەتەوە، تەرمی 3 پەنابەری کورد لە سنووری نێوان بێلاڕووس و لەهستان دۆزراوەتەوە کە 2 کەسیان خەڵکی سەردەشن و
یەکێکیان بێناونیشانە کە گومان دەکرێت تەرمی ئەمیر مورادی بێت بەڵام هێشتا پشتڕاست نەکراوەتەوە. گیاندەدەستانی برای دوو هاوڕێی گیانبەختکردووی کۆمەڵە لە شاری بانە. بەپێی هەواڵی گەشتوو ڕۆژی دووشەممە 23 مانگی خەزەڵوەر کاک تەها مەجیدی برای دوو هاوڕێی گیانبەختکردووی ناوڕیزەکانی کۆمەڵە و حیزبی کۆمونیستی ئێران هاوڕێیان مستەفا و خالید مەجیدی بەهۆی ڕووداوی هاتوچۆ لە شاری بانە گیانی بەخت کرد. کاک تەها لە بنەماڵەیەکی زەحمەتکێشی شار چاوی بە ژیان هەڵێنا و ئینسانێکی خۆشناو و جێگەی متمانەی خەڵکی شاری بانە و دەوروبەری بوو. لە کاتی شۆفێری لە نێوان ئاواییەکانی میراوای سەر و خوارو لەسەر پردی سێڵاوان ئۆتۆمبیلەکەی دەکەوێتە خوار و ئاگر لە ماشینەکەی بەردەبێت و گیانی لەدەستەدا. بەم بۆنەوە سەرخۆشی لە بنەماڵەی ئازیز و هەموو دۆستانی دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەسەن. ناڕەزایەتی کرێکارانی تازە دامەزراوی نەوت لە باشووری ئێران. ڕۆژی سێشەممە 23 خەزەڵوەر کۆمەڵێک لە کرێکارانی تازە دامەزراوی ناوچە نەوتیەکانی باشووری ئێران لە ئاستۆخی خراپی پیشەیی ناڕەزایەتیان دەربڕی. بەپێی راپۆرتەکان کرێکارانی تازە دامەزراوی ناوچە ئەمەلیاتیەکانی نەوت لە باشووری ئێران لە ئاسکەمی حەقدەست و مەزایە ناڕازین و دەڵێن بەرپرسانی ڕژیم لانیکەمی حەقدەستیان بۆ دیاری کردوین و ئەو ڕێژە پارەیە وەڵام دەرەوەی پێداویستیەکانی ژیانیان نییە. بەوتەی کرێکارانی ناڕازی تا بە ئێستا چەند جار ناڕەزایەتیان دەربڕیەوە بەڵام هیچ بەرپرسێکی ڕژیم سەرنجی بە داخوازیەکانیان نەداوە. کۆبوونەوەی خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە مازەندەران. خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە پارێزگای مازەندەران ڕۆژی سێشەممە 23 خەزەڵوەری 1402 لە ناڕەزایەتی بە دەستێوەردانەکانی حکوومەت لە سندوقی خانەنشینی کۆبوونەوە. بەپێی راپۆرتەکان ماوەی دوو هەفتەیە خانەنشینکراوانی سەنعەتی نەوتی ئێران لە ناڕەزایەتی بە دەستێوەردانەکانی حکوومەت لە سندوقی خانەنشینی و بڕیاری دەوڵەت بۆ تێکەڵکردنی سندوقەکانی خانەنشینی کۆبوونەوە بەڕێوە بن. ڕۆژی سێشەممە خانەنشینکراوانی سەنعەتی نەوت لە پارێزگای مازەندەران لە بەردەم سندوقی خانەنشینی ساری کۆبوونەوە و داوایان کرد کێشەکانیان چارەسەر بکرێت. بەڕێوەچوونی مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی عەلی مەولایی لە ئیزە. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر مەراسمی ساڵڕۆژی گیانبەختکردنی عەلی مەولایی لە ڕەوتی شۆڕشی ژینە لە شاری ئیزە بە بەشداری بەرینی خەڵکو و بنەماڵەکەی بەڕێوەچوو. بەپێی راپۆرتەکان بنەماڵەی عەلی مەولایی و کۆمەڵێک لە خەڵکی ئازادی خوازی ئیزە بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو هەمیشە زیندووە گەڕای ڕێزگرتن لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نێکردوێتەوە. عەلی مەولایی لە ڕەوتی شۆڕشی ژینە هاوڕێ لەگەڵ کیان پیرفەلەک و چوار لاوی دیکەی خەڵکی ئیزە بە تەقەی سەرکوتگەرانی کۆماری ئیسلامی گیانیان بەخت کرد. دەست بەسەرکردنی حەوت چالاکی مەدەنی لە شارەکانی ڕاشت، زاهدان و ئەیرانشار. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر حەوت چالاکی مەدەنی لە شارەکانی ڕاشت، زاهدان و ئیرانشار لەلایەن هێزە ئەمنیەتیەکانەوە دەست بەسەرکران. بەپێی راپۆرتەکان هێزەکانی حکوومەت لە شاری ڕاشت سێ چالاکی مەدەنیان بە ناوەکانی نینا گوڵستانی، ئەناهیتا حیجازی و ڕۆزیتا ڕەجایی دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار گواستۆتەوە. هەروەها لە گوندی ڕەسوڵابادی ئیرانشار ژنێکی بەلوچیان بە ناوی مەریەم سپاهی بە بیانووی بەردبارانکردنی ماشێنی هێزە سەرکوتگەرەکان دەست بەسەر کردووە و کاتێک باوکی ناڕەزایەتی دەربڕیوە ئەویشیان ڕفاندووە. هەروەها دوو لاوی بەلوچ بە ناوەکانی مەسباح ئیسماعیل زەهی تەمەن 20 ساڵ و عەبدولمەتین ئیسماعیل زەهی شەهبەخش تەمەن 21 ساڵ بەبێ هۆکار لەلایەن ئیتلاعاتی سوپای پاسدارانەوە لە شاری زاهدان ڕفێنراون و هیچ زانیاریەک لە سەرچارە نووسیان لە بەردەستانی. مەرگی ساڵانە 50,000 ئێرانی بەهۆی نەخۆشی شەکرە. بەپێی راپۆرتی زانکۆی زانیاری پزیشکی تاران ساڵانە 50,000 ئێرانی بەهۆی نەخۆشی شەکرەوە گیانیان لەدەستەدەن.
بەپێی ئەو راپۆرتە 14 لە سەدی ئێرانیانی سەرووی 25 ساڵ نەخۆشی شەکرەی جۆری دویان هەیە و تەنیا لە ساڵی 1400 هەتاویدا 50,000 کەس بەهۆی نەخۆشی شەکرەوە لە ئێران گیانیان دەدەستاوە. بەپێی ئامارەکان زۆرترین ڕێژەی تووشبوانی نەخۆشی شەکرە لە ئێران لە پارێزگای خوزستان تۆمارکراوە و لە نێوان ساڵەکانی 1395 بۆ 1400 ڕێژەی تووشبوانی ئەو نەخۆشیە لە سەدا 30 زیادی کردووە. دوایین زانیاریەکان لەسەر شەڕی نێوان حەماس و ئیسرائیل. ڕۆژی سێشەممە 23 مانگی خەزەڵوەر هێزەکانی ئیسرائیل بەردەوام بوون لەسەر بوردمانی دەوروبەری نەخۆشخانەی شەفاو لە چەند ناوچەش پێشڕەویان کرد و هاوکات بنکەکانی حیزبوڵڵای لوبنانیان کردە ئامانج. بەپێی راپۆرتی بەرپرسانی حەماس 179 تەرم کە پێک هاتبوو لە منداڵان و تووشبوانی نەخۆشی شێرپەنجە لە گۆڕێکی بە کۆمەڵدا ئەسپەر دەکراون. هاوکات هێزەکانی ئیسرائیل نەخۆشخانەی ڕەنتیسیان لە هێزەکانی حەماس پاک کردەوە و لە کەرانەی باختەریش 7 فلستینی لە شەڕ و پێکدادان لەگەڵ هێزەکانی ئیسرائیل گیانیان دەدەستا. پۆلیسی ئیسرائیل لە راپۆرتێکدا ڕایگەیان کە 31 لایەنگری حەماسیان لە کەرانەی باختەری دەست بەسەر کردووە. بە وتەی میدیاکانی ئیسرائیل چەکدارانی حەماس خەڵکی مەدەنی وەکو قەڵغانی مرۆیی بەکاردێن و ڕێگە نادەن سوتەمەنی بە نەخۆشخانەی شەفا بگات. هەروەها ڕۆژی سێشەممە 200,000 دانیشتووی غەزا لەو ڕێڕەوانەی ئیسرائیل دیاری کردبوو بەرەو باشووری غەزا کۆچیان کرد. و دوا هەواڵمان سەبارەتە بە دیپۆرتکردنەوەی 300,000 پەنابەری ئەفغانستانی لە پاکستان. لە ڕۆژانی ڕابردوودا بەرپرسانی دەوڵەتی پاکستان نزیکەی 300,000 پەنابەری ئەفغانستانیان لە ڕێگەی دەواازە سنووریەکانەوە دیپۆرت کردەوە. بە وتەی پۆلیسی پاکستان 305,462 پەنابەری ئەفغانستانی ئەو وڵاتیان بەجێشتووە. بە پێی زانیاریەکان تەنیا لە سنوورەکانی باکووری پاکستانەوە 209,550 کەس و لە باشووری ئەو وڵاتەش 95,912 کەس دیپۆرت کراون. جێگەی ئاماژەیە کە دەوڵەتی پاکستان لە مانگی ڕابردوودا بڕیاری دیپۆرتکردنەوەی پەنابەرانی ئەفغانستانیان دەرکرد بوو و ئەو بڕیارە لە ڕۆژانی ڕابردوودا جێبەجێکراوە. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست گەشتیاوەڵەکانتان پێشکەشکرا فەرمونبۆبینینی درێژەی بەرنامەکانی تەلەڤیزیۆنی کۆڵە.